خۆشەویستانم سوێنتانێم تو هەچی پیرۆزی دنیا هەیە تو ئەو خوایە خۆتان پارێزن بیکەن بۆ خاتری خوا خۆتان پارێزن وەڵڵی ماساتە وەڵڵی کارە ساتە خوا ئاگادارە ئەم دەقەیەکەم قسە بۆ ئەوەکەم ئەوە ئەمڕۆکە حەڤەی مانگە ئەوە سەعاسیە و چارەکە وەڵڵی بیللا تەڵە ئێستا سیان ئەو چوار تەرەمەوەدانە لە خەسەخانە لای ئێمەیە چواردانە بە ئەوەتانە یەک بە دوایەکە خەڵک ئەمرێ ئەمڕۆ ئەوەی کە من وەرەقەم بۆ کردوون و خەڵک مردووە ئەمڕۆ ئەمە حەوتەم کەسە تکاتان یەکەم تکایەک یعنی ئەها تو خواتان تو دینتان تو پیرۆزیتان خۆتان بپارێزن تکاتان یەکەم خۆتان بپارێزن واز لە سیاست بێنن واز لە هەموو حیزبەکان بێنن واز لە درۆ دەلەسەی ئەم گەجەر و گوجەر و بەرپرسە سەقەت و سقوتانە بێنن ئەمانە هەمووی خەڵکی بەدڕەوشتن والۆ خەڵکاکەن ئەم وەزعە بە درۆ دەلەسە لە قەڵەمێن وەڵڵاهی ڕاستە سوێنە خۆم ڕاستە بە قورئان ڕاستە ئەوەتانێ هەر خەڵکە و لێرە ئەمرێ ئێستا گەنجێک مردووە تەمەنی 28 ساڵە 28 ساڵ باشە حەز ناکەم ناوی بەرم لەبەرەوە پێم ناخۆشە ڕجاتان لێ یەکەم بیکەم بۆ خاتری خۆ بێغەمەر خۆتان پارێزن یعنی تەواو لەوایە نەماوە وەڵڵی کۆنتڕۆڵ ناکرێ وەڵڵی ئەو نەشتوانەی تەندروستی سلێمانی هەیە تکای خۆتان لێ یەکەم خۆتان پارێزن ڕجاتان لێ یەکەم خۆتان پارێزن تێکەڵاوی خەڵک مەکەن ڕێنمایە تەندروستیەکان بپارێزن ئەوەتانێ هەر خەڵکە خۆیەکە بەم خەسەخانەیە لە هەموو شوێنەکانەوە یەن خەڵک وای لێ هاتۆ ئەوەتانە ئێستا دووسێکە ساتۆ خۆیان هەستەکەنەوەی وەزعاننا لەبارە لە بازاڕەوە بە تەکسی هاتوون ڕجای خۆتان لێ یەکەم بەسە واز لە قسەی باقوبریق و واز لەم گەجەر و گوجەرانە بێنن درۆ دەلەسە بۆ ئەو خەڵکاکەن لە پێناومانەوەی خۆیان و کورسی و دەسەڵاتی خۆیانە سەقەتێکی وەکو شاسوار خەڵکەوەکاتەوە هێنێ بۆ ناو بازار و دانی وەکو شاسواری ناموبارەک یەت خەڵکەوەکاتەوە و خەڵک ئەوەکە قسە بۆ خەڵکەکە ڕجاتان یەکەم بە قسەی هیچ کەسێک مەکەن هیچ کەسێک هیچ حیزبێک هیچ بەرپرسێک هیچ کەسێک بە قسەی کەس مەکەن هەرچی وای وتی نییە ئەمە بڵە سەرت دای لەبەر هەتا سەرێسقان هەیە بوونی هەیە ئەم کۆرۆنایەوە تا خەڵکە کوژە ڕجاتان لێ یەکەم بەسە بابەس بێیتر